من وا هستكم أوي كوا نوسري إسلامية وكتبي إسلامية منصفانة بوجدان وعلم كلاية بأوبر أمانته وإيجينه خلقي جودواي علمك الراسية أقربه ويك بيجينة يقين نكلا شكوغمان ولا خرافيات وبابتانا نزيكي كاتوا أيوة دوري كاتوا بو بي وايا نوسري إسلامية كان جوانتر وباشتر أداي مسؤوليتي سرشاني خوينا كردووە لە گەیاندنی علم و زانست و زانیاریە بە ئەو پەڕی مصداقیەتەوە وەیە کابرا ئەڕوا ئەوێ لە سەرچاوەیەکەوە ئەو بخواتەوە کە نزیکتر بێ لە سەرچاوەی کانیەکە ئەوە سەبەب و هۆکاریەکەیەتی و جێگای دەستخۆشیشە یعنی ئەبێ دڵمان خۆش بێ پێمان خۆش بێکەوە خەڵکانێکن گەنجانێکن تامەزرۆن بۆ ئاشنابوونی ئیسلام ئەگەر ئاشنابوونی ئیسلامێکی حەقیقی جوانی ڕێکوپێک فێر بێ سودبەخشە بۆ مجتمع و کۆمەلگا ئەگەر فێر نەبێ ئەبێتە میکرۆب و ڤایرۆس بۆ کۆمەلگا ئەبێ ئێمەش پێمان خۆش نەبێ ڤایرۆس و میکرۆب و لە کۆمەلگا یەقی کۆمەلگامان بگرێ ئەبێ کۆمەلگا بەرەو ئاسێکی ڕۆشنبیری و ئاسێکی بەرز بڕوا ئیسلامیش داوە هەر لە یەکەم ئایەتی باسی ئیقڕاءەکە باسی خوێندن و خوێندەواری و ئیقڕە و نووسین و ئێستا لەبەری کە سوپاس بۆ ئاشنای ئیسلامم زۆر کتێبم خوێندوێتەوە پەیوەندی بە ئیسلام و هەر نەبوو هەر پەیوەندی بە ئیسلام و نەبوو تێگەشتی چوون باسی دیموکراتیەتم خوێندێتەوە باسی حقوقی مرۆڤ و نازانم چی بخوێندێتە لە جنێف و ئەو بابەتانە باسی نازانم فکرەکانی داریون و مارکس و بابەتان خوێندێتە هەر قسەکانی هەر دژی ئیسلام بەس بزانم چییە بزانم خڵەواتی ئەم قسانە چییە لەکوێیە ئەی ناوێ ئاشنا بم شارەزا بم ئەبێ بۆ شەوازەی ئینسان شارەزای ئاشنای دینەکەی خۆی بێ بزانێ خەڵ لەکوێوە نەخۆشی و ڤایرۆس لێی داوە بۆی چارەسەر و دەرمانێکی پێویستی لەم ئیسلامە بۆ دابن.